من سەبارەت بە کاردانەوەکانی گوتارەکەی جنین پلاسخارد نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان میوانێکم لە ستودیۆ لەگەڵا بەڕێز کارە خۆشنا و شارەزای پەیوەندیانی و دەوڵەتیەکان لەگەڵ بەڕێزیان تاوەتوی وتارەکەی جنین پلاسخارد و کاردانەوانی و دەوڵەتی و ناخۆیەکان دەکەم. دکتۆر کارۆخ زۆر بەخێر بێ. وتارەکەی پلاسخاردمان گوێ لێ بوو ئەو کۆمەڵێک پرسی تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان و ڕوژان بە تایبەتی پرسی پێکهێنانی حکوومەتی عێراق کە ئێستا دواکەوتووە. کاردانە و ناخۆیەکان ئەوە بوون کە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی پێی وایە کە چاوپۆشی کراوە لە ئەو کەسانی کە ڕێگر و پەکخر بوون لە بەردەم پرۆسی سیاسی عێراق. پێتان وایە بۆچی بەم شێوازە لەبارەی ئەم بابەتەوە لێدوانیان داوە؟ بەڵێ دیارە دوای هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کە وا نزیک دەبینەوە لە ساڵێک کە حکوومەتی عێراق تەشکیل نەبووە و بربەستی زۆر دروستکرا لە بەردەم پێکهێنانی حکوومەتی عێراق، چونکە بە گوێرەی دەرەنجامەکانی هەڵبژاردن بووە دەبووە براوەکانی هەڵبژاردن حکوومەت پێک بهێنن. ئەوانیش کوتلەی سەدر کە نزیکەی 74 کورسیان بەدەستهێنا بوو لە ناو ماڵی شیعە لە ناو ماڵی سونەش بە هەمان شێوە بڵێن عەزم و جەماعەتی حەلبوسی و لە ناو کوردیش دیارە ئەو کاتی ئەو هاوپەیمانی سێقۆڵیە دروست بوو کە پارتی دیموکراتی کوردستان بەشدار بوو، بەڵام نەیان هێشت محکەمەی فیدرالیان دادگای فیدرالی عێراق ڕێگر بوو کە دادگایەکە تا ڕادەیەکی زۆر بە سیاسی کراوە و بڕیارەکانی لە بەرژەوەندی چوارچێوەی هەماهەنگی بوون کە بربەستیان دروست کرد بۆ ئەوەی حکوومەتی نوێ لەسەر بەرمەبنای دەرەنجامەکانی هەڵبژاردن دروست بێت. ئەمەش ئەم بنبەستی سیاسی لێکەوتەوە و وای لێ هات کە بەڕاستی دۆخی عێراق بەرەو قۆناغی ڕۆیشتووە کە نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان جنین پلاسخارد دەڵێ نزیک دەبینەوە لە هاویە، ینی لەسەر ئێمە ینی دۆخی عێراق زۆر نزیک بۆتەوە لە تەقینەوە و ینی لە قۆناغێکە کە بەڕاستی پێویستە ئەگەر لایەنەکان دانەنیشن لەسەر مێزی گفتوگۆ کە خۆی وای گوت و بەیەکەوە گفتوگۆ نەکەن و نەتوانن بگەنە دەرەنجامێک کە هەموو لایەنەکان ڕازی ببن، ئەوە عێراق بەرەو تەقینەوە دەچێت، دۆخی عێراق بەرەو گرژبوون. قسەکانی بەدڵی سەدر بوو. بەڵێ دیارە سەدریش دوای قسەکانی جنین پلاسخارد تویتێکی دوور و درێژی کرد. لە تویتەکەیدا دەستخۆشی لە جنین پلاسخارد کرد و ئەگەرچی تێبینی هەبوو لەسەر نێردەی عێراق کە گوتی نێردەی عێراق بە هیچ شێوەیەک قسەکانی ڕاست نین و بەڵام لەلایەکی تر دەستخۆشیێکی گەرمی لە جنین پلاسخارد کرد و گوتی قسەکانی جنین پلاسخارد قسەی واقعین و لۆژیکین و باردۆخی عێراقی جوانشی کردەوە لە بڵین ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتوەکان و بە حەقیقەت ینی وتارەکەی بە شێوەیەکی گشتی زۆر بواری باشی لە خۆگرت بوو، لەوانە سەرکۆنەکردنی تۆپبارانەکانی ئێران و هەروە تورکیا و ئەگەر لەبەر رووسیا نەبووایە پێم وایە کە رووسیا ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە حق مافی ڤیتۆی ئەگەر لەبەر رووسیا نەبووایە ئەمریکا هەر نیازی دەرچوونی پرۆژە یاسایەکی هەبوو بۆی هاوشێوەی تورکیا کە ئیدانەکرا ئێرانیش ئەو تۆپبارانە و ئەو موشکبارانی ئێرانیش بۆ لەسەر ڕۆژی ڕابردوو ئیدانە بکرا، بەڵام رووسیا ڕێگر بوو لەبەر. باشە یەک ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بۆ ئەنجومەنی نوێنەران، بەڵام حکوومەت پێک نەهاتووە. ئەم کۆبوونەوانە هەر بەردەوامن تا ئێستا کاردانەوەیکی توندی نێودوڵەتیمان سەبارەت بەم بابەتانە نەبینیوە. ئەمە یەکەم جارێکە ئەنجومەنی یاسایش سەبارەت بەم بابەتە بەم شێوەیە بەڕوون و ئاشکرا لایەنەکان ئاگادار بکاتەوە لەو ئاڵۆزیە و قەیرانە گەورەیەی کە لە ئەگەری پێک نهێنانی حکوومەت ڕوبەڕووی عێراق دەبێتەوە. پێتان وایە کاریگەری لەسەر ڕێککەوتنی لایەنەکان دەبێت؟ ئایا پەرلەمان دەتوانێت دابنیشێت سەرۆکوەزیران و سەرۆکۆمار پۆستەکانی کلای دەبێتەوە؟ پێم وایە تاوەکو ئێستا هەر لە سەرەتای پرۆسەکەەوە تاوەکو ئێستا ڕێگری زۆر بوونە و بەتایبەت کە سەدر لە پرۆسی سیاسی کشایەوە بەو مانایە نییە پێم وایە کە بە تەواوی لە سیاست دوورکەوێتەوە، بەڵکو دەبێت ڕازی بکرێت بە شێوەیەک لە شێوەکان دەبێت مقتەدا سەدر ڕازی بکرێت. اینجا دەتوانرێت حکوومەتێک تەشکیل بکرێت کە تەڕادەیەک ئارامی لە خۆی بگرێ یان بتوانێت کە پرۆسی سیاسی لە عێراق بەرەو کەناری ئارامی بەرێ. چونکە ئەگەر سەدر ڕازی نەکرێت، بەڕاستی سەدر خاوەن پێگەیەکی جەماوەری فراوانە و شەقامی لەدەستە و ئەگەر بێت ئەو حکوومەت بەدڵی سەدر نەبێ ئەوە پێم وایە ئەو حکوومەتی تەمەنی درێژ نابێ. بۆیە قۆناغی یەکەم ڕازیکردنی سەدرە ئەو بڵین لایەنانی کە حکوومەت تەشکیل دەکەن چوارچێوەی هەماهەنگی پێویستە چۆن دێنە هەرێمی کوردستان و تا ڕادەیەک لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردستانە لێک تێگەیشتن هەیە لەسەر حکوومەتی داهاتوو، بە هەمان شێوە گرنگە مقتەدا سەدریش ڕازی بکرێت، چونکە ئەگەر وانە بێ متمانە نەماوە خات و گوڵباخ، متمانە لە نێوان لایەنە سیاسەکانی شیعە بەتایبەت کە ئەوان مافی دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانیان هەیە، هیچ متمانەیەک بەتایبەت لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و مقتەدا سەدر نەماوە، بەتایبەت تریش لە نێوان نووری مالیکی و مقتەدا سەدر هیچ متمانەیەک نییە. بۆیە ترس لەوەیە ئەگەر حکوومەتێک تەشکیل بێ لەلایەن چوارچێوەی هەماهەنگی و بەتایبەت کەسایەتیەک بێت سەرۆکوەزیران کە نزیک بێ لە نووری مالیکی، ئەو کاتە
ڕوبەڕووی سەدر بێتەوە ڕوبەڕووی سەرایە سەلام بێتەوە کە بڵێن باڵی سەربازی مقتەدا سەدراوە بتوانێت زیاتر گۆشەگیریان بکات چونکە ئەوان مەزمونێکی تاڵیان هەیە لەگەڵ یەک لە 2007 و 2008 سەڵەت الفورسان هەیە کە ئەو کاتی نووری مالیشتەر و کۆزیران بوو زۆری لە بڵێن ڕوبەڕووی سەدر بووە و کوشتاریکی زۆر ڕوویدا ئێستاش سەدر بە هیچ شێوەیەک پێم وانیە قبول بکە ئەلتەرناتیڤ بۆ سەدر ئەوەیە کە کازمی درێژە بچێشێ باشە بەڵام بە کورتی لە دوایین پرسیاریش ئەگەر پێم بڵێ ئەگەر بارودۆخی عێراق بەم شێوەیە بەردەوام بێت پێت وایە هەڵوێستی دەرەکی سەبارەت بەم پرسەی پرۆسە چەقبەستۆ سیاسی عێراق چی دەبێت؟ هەڵوێستی دەرەکی هەر دەتوانن ئامۆژگاری لایەنە سیاسەکانی عێراق بکەن بۆ تەنێردەی تایبەتی نەتەوە یەکگرتوەکان جنین بلاسخارد لە دوایین تویتیدا دەڵێ کە ئەگەر بێت و بە پرسیارەتیەوە لایەنە سیاسەکان نێنە سەر هێڵ و لەسەر مێزی گفتوگۆدانەنیشنەوە عێراق بەرەو دۆخێک دەچێت کە بەڕاستی وەکو دەڵێ عەرەب دەڵێن لا يحسد عليه کەس ئیرەیی پێ نابا و عێراق بەرەو دۆخێکی مەترسیدار دەچێت و دەتەقێتەوە و ئەو کاتە بە هەموو شێوەیەک هاوڵاتیان زەرمەند دەبن و عێراق دەبێتە گۆمێکی خوێن ئەگەر بێت و چارەسەرێکی خێرا بۆ دۆخی عێراق بێت. بەڕێز دکتۆر کارە خۆشنا و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس لە سەدەی کوردستان 24 ئامادە. زۆر سپاس.